دابشکردنی موچەی هەڕۆژە وەزارەتێک سیاسەتێکی نوێی وەزارەتی داراییە. حکوومەتی هەرێم کاری تەنها گەیاندنی موچەیە لە بەغداوە بۆ موچەخۆران، لەویشدا سەرکەوتوو نابێت. دوای زیاتر لە 45 ڕۆژ و پاش گەیاندنی 400 ملیار دینار لەلایەن حکوومەتی عێراقەوە، وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان دەستی کرد بە دابەشکردنی موچەی مانگی 5 فەرمانبەران، موچەیەک کە دەبوو 25 مانگی ڕابردوو، واتە 25 ڕۆژ پێش ئێستا دەست بە دابەشکردنی بکرێت و لە چەند ڕۆژێکی کەمدا سەرجەم موچەخۆران موچەکانیان وەربگرن. بەڵام نەگوانە بوو، بەڵکو هێشتا دیار نییە ئاخۆ بەم شێوە دابەشکردنە تا کۆتایی مانگ کام وەزارەتانە دەمێننەوە و موچەیان وەرنەگرت بێت. دوای ئەوەی 400 ملیار دینارەکەی بەغدا گەیشت و هەواڵی گەیشتنەکەی بڵاو بووە، موچەخۆران و هاوڵاتیان لە چاوەڕوانی ئەوەدا بوون وەزارەتی دارایی لیستی موچە ڕابگەێنێت و لە چەند ڕۆژێکی یەک هەفتەدا سەرجەم موچەی موچەخۆران دابەش بکات، بەو پێی کە داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکانی زیاتر لە 45 ڕۆژ لە بەردەستی حکوومەتی هەرێم بوو کە بە 400 ملیار دینارەکەوە بە هەموو پێوەرێک زیاترە لە بڕی پێویست بۆ موچەی موچەخۆران. بەڵام حکوومەتی هەرێم خراپتر لە مانگەکانی پێشوو دەستی کرد بە دابەشکردنی موچە و هەر ڕۆژە و تەنها یەک وەزارەت دابەش دەکات. لە 15 مانگیشدا گەیشتنی 400 ملیار دینارەکەی بەغدا ڕاگەیەندرا و وەزارەتی دارایی 3 ڕۆژ دواتر و لە ڕۆژی 18 6 تەنها موچەی وەزارەتی تەندروستی دابەش کرد. بۆ ڕۆژی دواتریش موچەی دیوانی وەزارەت و لیواکانی سەر بە وەزارەتی پێشمەرگەی دابەش کرد و ڕۆژی دوای ئەویش موچەی هێزەکانی 7 و 8 کە سەر بە هەمان وەزارەتن، واتە تەنها بۆ یەک وەزارەت 2 ڕۆژ پێویست بووە بۆ دابەشکردنی موچە و بڕیار وایە ڕۆژانەی داهاتووش هەر ڕۆژە وەزارەتێک موچەکەی وەربگرێت. ژمارەیەکی زۆر وەزارەت و دەستە ماون موچەکانیان وەربگرن لە بەرامبەردا بە بۆنەی جەژنی قوربانەوە چەند ڕۆژێکی کەمی دەوامکردن لە بەردەست وەزارەتی دارایی ماوە و تا ئێستا دیار نییە ئاخۆ موچەی بەشێک لە وەزارەتەکان دەکەوێتە دوای پشووی جەژن و سەری مانگی نوێ یان وەزارەت دەست و بردی لێ دەکات و لەو چەند ڕۆژەدا دەتوانێت کۆی ئەو وەزارەت و دەستانەی ماون موچەکانیان دابەش بکات. هێواش دابەشکردنی موچەی مانگی 5 بەو شێوەی هەر ڕۆژە و یەک وەزارەت دابەش دەکرێت. هاوڵاتیان و چاودێرانی نیگەران کردووە و ئەو بڕوایی لەلا دروست کردوون کە حکوومەتی هەرێم مەبەستیەتی دابەشکردنی موچە بگاتە سەرەتای مانگی داهاتوو بۆ ئەوەی حکوومەتی عێراق 400 ملیاری دیکە ڕەوانەی هەرێم بکات و بەو پارەیە تەواوکاری موچەی مانگی 5 دابەش بکات. دوای ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێم لە 3 مانگی ڕابردوودا جیاواز لە چەند ساڵی ڕابردوو کێشەی گەورە بۆ دابەشکردنی موچەی موچەخۆران دروست بووە و ئێستا حکوومەتی هەرێم جگە لە داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان تەنها پشت ئەستورە بەناردنی پارەی حکوومەتی عێراق و چاوی لەوەیە لە بەغداوە پارە ڕەوانە بکرێت و ئەم دابەشی بکات. بەڵام بە وتەی چاودێران و شارەزایان حکوومەتی هەرێم سەرکەوتوو نەبووە لەو کارەشدا و بە سیاسەتێکی نەختینەیی نەگونجا و مامەڵە لەگەڵ ئەو پارەیە دەکات کە لە بەغداوە دێت و بە پلانێکی ناڕێک و نادیار موچەی موچەخۆران دابەش دەکات. ئێستا کە چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ جەژنی قوربان و دەستپێکردنی پشووی جەژن و کۆتایی مانگ، موچەخۆران چاویان لە دەستی وەزارەتی داراییە بۆ وەرگرتنی موچەکانیان و حکوومەتی هەرێم و وەزارەتی داراییش هیچ لەبارەی موچەوە ناڵێن جگە لەو خشتە ڕۆژانەی کە بڵاوی دەکەنەوە و هەر ڕۆژە وەزارەتێک و دەستەیەک موچەکانیان وەردەگرن.